گرفتی تاپۆنەکردنی بەشێک لە گەڕەکانی شاری سلێمانی بەردەوامی هەیە و حکومەت سەرڕای جددی نەبوونی لە چارەسەرکردنی ئەو کێشەیە داوای پارە و ڕسوماتێکی یەکجار زۆر لە بەرامبەر چارەسەرکردنی دەکات. کانی گۆمە یەکێکە لە گەڕەکە هەژارنشینەکانی سلێمانی بەهۆی کەمتەرخەمی حکومەت خانووەکانیان تاپۆ نەکراوە. واللهی لەسەر تاپۆ ئەوەی ڕاستی وێ پێخۆشحاڵین تاپۆ بکرێ بەڵام بە سعیەکی گونجاو بە سعی گونجاو ئەمجارە خەڵکەکە بەڕاستی خەڵکی کانی گۆمە بەڕاستیەکەی زۆربەی زۆری خەڵکی فەقیرە. یعنی ئێمە داوا لە حکومەتی هەرێمی کوردستانەکەین ئەگەر ئەم خانوانەمان بۆ تاپۆ بکە بە سعرێکی گونجاو ئێمە سپاسیانەکەین. بەڵێ هەوڵماندا و ئەمجارە حکومەتیش خۆی دووجارێک هاتووەتە سەر خەت کە ئەلەساس هینە ئەم کانی گۆممان بۆ تاپۆکە. ئێمەش بەڕاستیەکەی لەبەر ئەوەی کە خەڵکێکی زۆری فەقیر و هەژاری تایە سعرێکیان داناوە بەڕاستی ئەو سعرە وڵی تقریبەن وازان 15,000 داناوە مەتی 15,000 داناوە بەڵام ئێمە بەڕاستەکەی قوبوڵمان نەکردووە و تومانە مەتی 7,000. ئەم خەڵکە فایدە فەقیر و ژاریاتەوە ئێرە برا بەخوا کەس دینارێکی نییە قەسەمەخوا هیواهەیە خەریکە لە برسا ئارا عشۆبیلامە بەسیەوەی ئەم خەڵکە فەقیر و ژارە لە بری یارمەتی بکە بیڕوتێنێتەوە. خۆ ئەو داماری خەریکی سوالکردنە لە بری خەڵک بەخێوکردن خەڵکە ڕوتێنەوە گوزارەکانیشتان نییە نە خزمە گوزاری هەیە نە قیر هەیە نە هیچ شتێ هەیە وای لەناو ئەم هەموو قڕوچۆپا و تەپ و تۆزا برە فەقیر و هەژاری برا ئێشتا پارەی چی وین پارە ناین بەخوا برا بێ خانووەکان بڕوخێنێ. بەشێکی دیکەی دانیشتوانی گەڕەکەکە دەڵێن نامانەوێت حکومەت بۆمان تاپۆ بکات لەبەر ئەوەی قەیرانی دارایی لە ئارادای و حکومەتیش داوای پارەیەکی زۆر دەکات بە شێوەیەک بۆ هەر مەترێک زەوی 15,000 دیناری لە خاون مڵک دەوێت. چەند ماڵە باوەڕ ناکەم چوار ماڵی بتوانێت پارەی تاپۆ بە حەزی چەکەین بەخوا مەمنونیشین بەخوا بەس کێ پارێ هەیە لەم زروبە ئەتابیە خەڵ بەرمیلە نوتی بۆ ناکڕێ باوکم پێرار و بەسەر پێر یەک دوانێ هەوڵیاندا بوو شکور نەکرا منەڵەم شکور لەبەرەوە خەڵک پارەی نییە شتەکەش بێتە ئاراوە نادرێ. بەهۆی سەختی دۆخی دارایی هاوڵاتیان بەشێک لە دانیشتوانی هەرێمی کوردستان داواکردنی خزمەتگوزارە سەرەتاییەکانیشیان وەلانا و تەنیا خەمیان هاتنی موچەیە. بەڵام حکومەت لە ئاستی ئەم چاوەڕوانی هاوڵاتیەکانیشیدا نەبوو و چاوەڕێ دەکرێت لە هەڵبژاردنە چاوەڕوانکراوەکەی ئایندەدا حەزبەکانی دەسەڵات لەلایەن گەلەوە سزا بدرێت. وشار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.